دوێنێ کاتژمێر 11 چارەژی دەویست لە ژوورەکەی من لە بارگای بزوتنەوەماندا بە هۆی گرفتنی سۆبەی غازەوە بارگاکەمان گڕی گرت و سوتا و زەرەر و زیانێکی یەکجار زۆر بە بارگاکەمان کەوت ئەوەی کەلوپەلانی کە لە ژوورەکەی مندا هەبوو هەر هەمووی گڕی گرت و سوتا و ژوورەکەی تجمان هەر سوتا و کارەباییەکەمان هەمووی زەرەر و زیانی زۆری پێکەوت بەڵام خۆشبەختانە ئەوەی کە جێ دڵخۆشیە هیچ زەرەرێکی ژیانی تێدا نەبوو. تەلەفۆنمان کرد بۆ تیمەکانی بەرگری بەڵام کە هاتن بەڕاستی ئاگرەکە زۆر بەهێز بوو هەتا ئەوان هاتن زیاتر سوتا و سپاسیان دەکەین مادەبوونیشی زۆریشان لەگەرەمە دیت سپاسی مادەبوونیان دەکەین